بەڵێ دیارە 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگابوونەوەی تووتیژی ژنانە لە شەوەکەیدا ماڵی هێمن عەلی ڕاید هێمن عەلی بەڕێوەبەری نووسینگەی بەرەنگابوونەوە و تووتیژی خێزانی لە شەمسەماڵ دەسڕێژی گولەی لێکراوە. من ئێستا لە گەڕەکی ئازادیم لەبەردەم ماڵی هێمن عەلی مەمەوێت زانیاری زیاتر لە خودی خۆی وەرگرم کە کاگێ من میوانمە. کاگێ من سڵاو لێبێ، ڕووداوەکە کاتژمێر چەند بوو لە شەوی ڕابردووداوە بۆ بینەرانی نارتی باسکی چی کات بووە زیانەکانی چی؟ بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان باش. دیارە دوای ئەوەی کە دوێنێ ئێوارە واتە بەرواری 25 یانزەی 2010 کاتژمێر 5 و 25 دەقیقە لەلایەن چەند چەکدارێکی ناساوە دەستڕێژی گولە لە ماڵمان کراوە. خۆشبەختانە زیانی گیانی نەبوو، ئەوەی کە هەیە زیانی مادیە دەست بەجێ تیمەکانی بەڵگەی تاوان و هێزەکانی پۆلیس و ئاسایش گەشتن و دەشوێنی ڕوودا و وەسکاڵە لەسەر کەسانی نەناسرا و تۆمار کراوە. پەڕاوی لێکۆڵینەوە بەپێی بڕیاری بەرزدادوەری لێکۆڵینەوە ڕێکخرا و دۆسیەکە کراوەیە و لیژنێکی تایبەت پێکێنراوە بۆەوەی بەدەدەچن بۆ ئەم کێشەیە بکەن. زیانی مادی زۆر بۆ زیانەکان زیاتر بەر چی کەوتونە؟ پیشەکان بەرماڵەکەت کەوتون ئۆتۆمبیلە شخصەکەی خۆتە چی؟ ئەوەی کە زیانەکانە پێوترێ زیانی مادی بەر ئۆتۆمبیلێکی شخصی خۆم کەوتووە بەرماڵەوە پیشەکان دیارە تۆمەتبارەکە بە ئاراستەیەک و بەش تەقی کردووە کە بەشێکە لە ئیبادەی جەماعی. ئەمە بەم شێوازە ناکری ئەم تۆمەتبارانە ڕێگەیان پێ بدرێت لە ناو کۆمەلگایە ئەم جۆرە جەریمانە ئەنجام دەن، چونکە دوجار گیانی شخصەکان و گیانی منداڵان و گیانی ژنان لە ناو ماڵەکانی خۆیاندا کەونە بەر مەترسی و هەڕەشەی زۆر جدی. لە کاتی ڕووداوەکە خۆت و خێزانت لە ماڵەوە بوون، بەتە مەترسی لەسەر ژیانتان نابوو لە کاتی دەسڕێژ گولەکە؟ بەڵێ بەدڵنایەوە تەقە لە هەر ماڵێک بکرێ ئەوە بەشێکی جدی لە مەترسی. کاتی ڕووداوەکەی بەڵێ لە ماڵەوە بووینەوە منداڵەکانمان لەو کاتیان نووسبوون لە ئەنجامی خریشکەی گولەکانە منداڵەکانمان لەخەوەستان. کاتی ڕووداوەکە هاوکاتە لەگەڵ ڕۆژی بەرەنگابوونەوەی تووتیژی توش بە ژنان بەڕێستان نایگەڕێنەوە بۆی کە ئێوە بە حکمی پۆستەکەتانەوە تووشی گرفت ببن بە تایبەت لە سنووری چەمچەماڵە؟ ئەمە ئەو بڵێن کە ئێمە هیچ کێشێکی کۆمەڵایەتی وە شەخسیمان نییە و ئەوەی کە هەیە کە لە ئەنجامی بە دادگا گەیاندنی تۆمەتبارانە ئەنکە ئەم جۆرە تەقەکردنە یاخود ئەم جۆرە ڕووداوانە کە دەرهەبە ئەفسەرانی پۆلیس یاخود بەرامبەر بە ئێمە ئەنجامدراوە. دوای وتە چی ئێستا حاڵ حەزر کەیسەکە ئەمڕۆی سەرەدای دەستکەوتووە لەلایەن هێزانەکانەوە؟ برادرانی پۆلیس و برادرانی هێزەکانی ئاسایش و خودی بەڕێز قایمقام زۆر بەجددی لەسەر خەتن. داواکاریم ئەوەیە کە ئەوان بتوانن کەیسەکە بە ئەنجام بگێرن بۆ ئەوەی چی دیکە ئەم جۆرە حاڵەتانە دووبارە نەبێتن. سپاس بۆ ئامادەبوون و زانیاریەکانت. ئەوەی گوێبیستی بە نوتەی ڕاید هێمن عەلی بەڕێوەبەری نووسینگەی تووتیژی خێزانی بوو لە چەمچەماڵ.